شەوتان باش بینێرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد یەکینەکانی پاراستنی سڤیل یەپەسە لە نێوەڕاستی ساڵی 2015دا لەسەر بنەمای خۆپاراستنی ڕەوادا مەزرا. یەپەسە و دواتر یەپەسەی ژنان لە بەشێک لە شارەکانی باکووری کوردستاندا هاوکات ڕاگەاندرا. سەر چاوەی دامەرزاندنی یەپەسە لە ڕاستیدا دەگەڕێتەوە بۆ شانە چەکداریە گەنجەکان کە هەر لە ساڵی 2013ەوە لە باکووری کوردستان دامەزرا بوون. بە پێی بیلانچۆیە کە یەپەسە ئەم ساڵ بڵاوی کردەوە لە نێوان مانگی جولای ساڵی 2015 هەتا مانگی جولای ساڵی 2016 سەرجەم 2000 زیاتر لە 2000 لە ئەندامانی هێزەکانی دەوڵەتی تورکیا کوژراون و هاوکاتیش 363 کیژ و کوڕی ئەندامی یەپەسە شۆڕش گێرانی گیانیان لە دەست داوە. بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە بۆ پێداچوونەوەیەک بەسەر خەبات و تێکۆشانی یەپەسە و هەروەها شۆڕشی گەنجانی شۆڕشگێر تەرخان دەکەین. بۆ ئەمە بەستە شێستا بەڕێز شوان مەریوان ڕۆژنامەوان لە ستودیۆ حازرە. بەڕێز شوان مەریوان بەخێر بێ. زۆر سوپاستان دەکەم. سەرەتا سڵاو ڕێز خۆم پێشکەشی ئێوە و بینەرانی بەڕێزی نەورۆسیوی دەکەم. سپاس دەکەین بەڕێز شوان. یەکینەکانی پاراستنی سڤیل لەسەر بنەمای خۆبەڕێوەبەری دیموکراتیکە لە ڕاستیدا بەشێکە لە پاراستنی ڕەوایە. پاراستنی ڕەوایەکێک لە بنەماکانی خۆبەڕێوەبەری دیموکراتیک پێک دێنێت دامەزراوە. لە پێشە بۆ ئەوەی کە وەک دەستپێکێک بزانین کە پاراستنی ڕەوا خۆپاراستنی ڕەوا لە ناو سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیکدا کە یەپەسە بەرگریان لەم سیستەمە کرد چییە؟ لە ڕاستیدا پاراستنی ڕەوا بەو ڕادەیە کە جەستەییە وەکو تاکێک وەکو جەستەی خۆی پاراستنی ڕەوای خۆی دەکا بە هەمان ڕادەش پاراستنی ڕەوا کۆمەڵایەتیە. هەرچۆن خڕۆکە سپیەکانی داشی مرۆڤ لە بەرامبەر هەر پارازیتێک یان ویرۆسێک یان ئیلتهاب و نەخۆشیێکی دەرەوەدا بە شێوەیەکی سروشتی کاردانەوە نیشان دەدات و هەوڵی پاراستنی جەستەی مرۆڤ دەدات. بەو تعریفەی کە ئەگەر لە مرۆڤی بکەین مرۆڤێک کە بە ناسنامە کۆمەڵایەتیەکەی خۆیەوە دەتوانێت پێناسە لە هەبوونی خۆی بکات، بە هەمان شێوە کاتێک هێرشێک دەکرێتە سەر هەبوونە کۆمەڵایەتیەکەی مرۆڤ، پاراستنی ڕەواش بە شێوەیەکی سروشتیانە دەکەوێتە گەڕ بە شێوەیە کە تاکەکانی ئەو کۆمەڵگایە یا ئەو تاکانەی کە بەشداریان کردووە لە پێکێنانی ئەو جواتەیان کۆمەڵگایەدا بە شێوەیەکی سروشتی ئەرکی بەرگریکردنیان دەکەوێتە ئەستۆ و هەوڵدان دەکەن بۆ ئەوی بەرگری خۆیان بکەن. بەرگری یا بەرگری ڕەوا کاردانەوەیەکە یان پێویستیەکی ژیانە، پێویستیەکی دەست لێ بەرنەدراوی ژیانە. بەبێ ئەوەی کە بەرگری ڕەوا هەبێت هیچ هەبوونێک هیچ گیان لەبەرێک ناتوانێت بەردەوامی بە ژیانی خۆی بدات. هەرچۆن ئەمە بۆ جەستە لە وەکو بە شێوەی جەستە بۆ تاک بۆ گیان لەبەرەکان لە سەرجەم سروشدا شتێکی وەکو یاسایەکە وەکو شتێکی دەست لێ بەرنەدراوە، بە هەمان ڕادە بۆ کۆمەڵگاکانیش بەو شێوەیە. بە درێژایی مێژوو ئێمە دەبینین ئەو کۆمەڵگایانەی کە وازیان لە میکانیزمی پاراستنی ڕەوا یا بەرگری خۆیی هێناوە بە شێوەیە شێوەکان یا تواونەتەوە یا ڕۆبەڕۆی کۆمەڵکوژی و قڕکردن و لە ناوبردن بووەتەوە. نمونەی زۆریش یەکە مرۆڤ دەتوانێت بە درێژایی مێژوو نمونەی بکات. بەڵام ئەوەی کە مەبەستی ئێمە بێگومان گەلی کوردە، ئێمە باس لێرادا باس لە گەلی کورد دەکەین بەو بەلەبەرچاوگرتنی ئەوەی کە کۆمەڵگای کورد یا جڤاتی کورد بە میراتگیری یەکەمین کۆمەڵایەتیەکان بووە کە لەسەر ئەساسی شۆڕشی کشتتوکاڵی نێۆلۆتیک لەسەر جوگرافیای هیلالی زێڕیندا یا ڕێزەچیەکان و بنارەکان ڕێزەچیەکانی زاگرۆس تۆرۆسدا پێشکەوتووە. لەو کاتەوە تاکو ئێستاکە لە ئەنجامی ئەو زێدە بەرهەمەی لە ئەنجامی شۆڕشی کشتتوکاڵدا دێتە ئاراوە، هەموو کاتێک ناوەندەکانی هێژمۆنی یا شارستانی ناوەندی نوێنەرەکانی شارستانی ناوەندی هێرشیان کردو سەر ئەم جوگرافیایە. تۆ تماشاکە هەر لە شارستانی ناوەندی سومەرەوە بگرێ، دەوڵەت شاری سومەرەوە بگرێ، هەتاوەکو ئەمڕۆ کە نوێنەرایەتی شارستانی ناوەندی ئەمریکا دەکات بە بیانوی جۆراوجۆر لە ئاتمۆسفەری جۆراوجۆردا هێرش و لەشکرکێشیان کردووە سەر ئەم جۆگرافیایە. بۆ چونکە جوگرافیایەکی بە پیتوبەرەکەت بووە و
ئەو کۆمەڵایەتی بوونەی کە لەسەر ئەساس لە دەوروبەری ئەو شۆڕشەی لەسەر ئەم جوگرافیایەدا پێکدێت هەموو کاتێک چاوی تەماحی هێزە هێژمۆنیکەکانی دەرەوەی بۆ لای خۆی ڕاکێشاوە و لە بەرامبەر ئەوەدا هێرشیان کردەوە. بێگومان لە بەرامبەر ئەم هێرشانەدا گەلی کوردیش هەموو کاتێک میکانیزمی پاراستنی هەبووە، بەتایبەتی لە چاخەکانی کۆندا میکانیزمی پاراستنی گەلی کورد بە شێوەی ئەو یەکینە خێڵ و تیرەیانە بووە کە زۆتر پشت ئەستور بوون بە چیاکان. بۆ نمونە یەکینەیەکی خێڵی لە چوارچێوەی سنوورێکی دیاریکراودا لە کوردستاندا لە چوارچێوەی سیستمی عەشیرەییدا خۆیان بەڕێخستن کردووە و بە پشتبەستن بە ئاسێبوونی چیاکانی کوردستان لە بەرامبەر هێرشەکانی دەرەوەدا بە درێژایی مێژوو خۆپاراستنیان کردووە. بەڵام ئەوەی کە لێرەدا گۆڕانکاری بەسەرداتێ ئەوەیە کە لە دوای دامەزراندنی دەوڵەت نەتەوەکانی بەرهەمی مدرنیتی کاپیتالیزم لە ڕۆژهەڵاتی ناویندا و ئەو ئامرازە شەڕانی کە بەرهەمی مدرنیتی کاپیتالیزم بووە ئیدی یەکینەکانی خۆپاراستن یا بەرگری خۆیی کە پشت ئەستور بە خێڵ و تیرۆ لە کوردستاندا هەبووە وەڵام دەرەوەی ئەو ئامرازانە نەبوون و بە تایبەتیش وەختێک و تۆ دەبینی سیستمێک وەکو دەوڵەت نەتەوە لە کوردستاندا لە جوگرافیای ڕۆژهەڵاتی ناویندا لەسەر ئەساسی تەک زمان تەک نیشتمان دادەمەزرێت ئیدی چەمکی خۆپاراستنیش بە شێوەیەک لە شێوەکان بەرەواژۆکردنی تێدا پێکدێت یانە بەشەوانەکردنی تێدا پێکدێت. چەمکی خۆپاراستنی ڕەوا دەزانین پاراگمایە کە بە دوور و درێژی لە تیۆری ڕێزدار ئۆجەلاندا لە شڕۆڤەی سیستمی خۆبەڕێبەری دیموکراتیک داهاتووە. یانە لە ڕاستیدا خۆپاراستنی ڕەوا فکرێکە کە تۆ دەبێ پێی بگەیت و لەسەر بنەمز چ بنمایەک بڕێوەتەژ یانە سیاست نییە. بۆ نمونە ئەمڕۆ پێویستە کە شەڕ لە چوارچەوەی پاراستنی ڕەوادا بێ بۆ مانایی کە تۆ خۆتە پارێزی، بەڵام ئەگەر هەلت کەوتە دەست هێرش دەکەیت شتیوا لە گۆڕەدانێ یانە بە تەواوی هێڵێکی فکریە کە دەبێت بە قەناعەتەوە پێی بگەیت تا ئەوەی کە تاکتیکێکی سیاسی بێتی بەکار ببرێت. لەو بارەشەوە دەزانین کە ئێستا لە باکوور و ڕۆژاوای کوردستان بەگشتی یانە تەفگەری ئازادی کورد لە چوارچێوەی ئەو فکرەدا هەڵتە سوورەت. کورد یعنی زۆر بە کورتی فکرێکە کە دەبێ پێی بکە یانە قەناعەتێکە دەبێ پێی بگەی بەڵکو سیاست نییە. بەڵێ بێگومان وایە تۆ تماشاکە میکانیزم یعنی لە تئۆری باوی دەوڵەت و دەسەڵاتدا پاراستن بەواتای زۆر جاران بەواتای هێرشکردن بۆ تواندنەوە و لە ناوبردننی ناسنامە و نیشتمانە جوداکانی ئەو نیشتمانە جودانی کە لە ناو چوارچێوەی سنووری سیاسی دەوڵەت نەتەوەکەدا جێگەیان کردووە. وەختێک و دەوڵەتێک یان سوپایی ئەرتەشی ئەوەی کە ئێستا باوە لە جیهاندا هەوڵدان دەکات بۆ ئەنجامدانی خۆپاراستنی ڕەوایان ئەو تاریفەی کە لە پاراستن دەیکات هێرش دەکات بۆ جێبەجێکردنی سیاسەتی نکۆڵی لە ناوبردننی تەکتیبکردن و یەکدەستکردن و لە ناوبردننی هەموو زمان و نیشتمانەکانی دیکەی نێو سنوورە دیاریکراوەکە. مەبەستم لەوەدا کە سەرەتا وەختێ ئاماژەم پێکرد کە بەرەو پێچەوانەکردنێکی تێدا ئەنجام درراوە لەو ڕوانگەوەیە. بەڵام لە چەمکی پاراستنی ڕەوایان بەرگریکردن لە خۆیدا شتێکی بەو شێوەیە نییە. تۆ هێزی بەرگری ڕەوا هێزی پاراستنی ڕەوا هیچ کاتێک هێرش ناکاتە سەر بە ئەنجامی تواندنەوە یا لە ناوبردن یا نکۆلیکردن یا سەپاندنی هێژەمۆنی خۆی یا بە شێوەیەک شێوەکان هەوڵدان بۆ تواندنەوەی نەژادێک زمانێک نیشتمانێک لە چوارچێوەی سنوورێکی دیاریکراودا بە پێچەوانەوە لە بەرامبەر ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر هەبوونی تۆ وەکو کۆمەڵگا وەکو ناسنامە وەکو زمان وەکو ئەو تایبەتمەندیانە ئەو تایبەتمەندیە کۆمەڵایەتیانەی کە چ گروپێکی ئێتنیکی ئاینی زمانی یا هەر تایبەتمەندیەکی دیکە لەنێو کۆمەڵگایدا هەیە هەوڵدان دەکات بۆ ئەوی پاراستنی خۆی ئەنجام بدات. باشە کاتێک کە یەکینەکانی پاراستنی سویل لە شارەکانی باکووری کوردستاندا دامەزران لە بەشێک لە شارەکانی باکووری کوردستاندا ئەوەی گرنگ بوو لە ڕاگەاندراوی بڵێن ئەعلانکردنی خۆیاندا هەمیشە باسی ئۆجەلان دەکرێت. ئەوەی کە دەزانین کە ئێستا ئێمە باسی ئەومان کرد کە چۆن لە پارادگمەی خۆپاراستندا لێرەدا فکری ئۆجەلان لە پاراستنی یەکینەکانی پاراستنی سویلدا یانە لە باری فکری ئەو بەرجەستە دەبێتەوە. بەڵام بێجگەلەوە چ گرێدراویەکی دیکە هەبوو لە نێوان بڵێن یەکینەکانی پاراستنی سویل و
ڕێزدار ئۆجلاندا بە تایبەتی گرێدراوی دەوبارەوە کە لە هەموو ڕاگەندراوەکانە باسی ئەوە دەکرێت کە پاراستنی سویلی بۆ مانایی کە هیچ ڕێگایەکی دیکە بۆ ئێمە نەماوەتەوە بێژگە لە پاراستنی ڕەوانە بێت ئەویش بە گرێدراوی بە ڕێزدار ئۆجلان. بێگومان کاتێک تۆ چاو لێ دەکەیت بە تایبەتی لە دوای دامەزرانی دەوڵەت نەتەوەکانی ئێران عێراق و تورکیا و سووریا لە ڕۆژهەڵاتی ناویندا و دابەشکردنی زۆرە ملیانەی کوردستان بەسەر ئەم دەوڵەت نەتەوانەدا هەموو کاتێک سیاسەتی ڕسمی ئەم دەوڵەتانە هەوڵدان بۆ پاکتاوکردن و نەکۆلیکردن بووە و لەو چوارچێوەیەدا بۆ جێبەجێکردنی ئەمە چاوپۆشیان لە هیچ کۆمەڵکۆژی و قڕکردنێک نەکردووە بە تایبەتی کاتێک تۆ دەبینیت لە سەرەتای سەدەی بیستەمدا سەرهەڵدانە گەلێریەکان یان ناوچەیەکانی کوردستان لە بەرامبەر هێرشی دەوڵەتەوەکانی تورکیا و ئێران و عێراقەواندا تێک دەشکێنرێت ئیدی هەوڵدانێکی چڕۆپڕی ئاسمی لەو تواننەوە بە شێوەیەکی بەربڵاو لە کوردستاندا دەخرێتە گەڕ لەو چوارچێوەیەدا دەبینیت تۆ کۆمەڵگای کوردستان ڕوبەڕووی ڕەوشێک دەکرێتەوە ئیدی تاکەکانی ئەم کۆمەڵگایە لە هەوڵی ئەوەدان کراسێکی دیکە لە خۆیان بکەن نکۆلی لە ناسنامەی خۆیان دەکەن دەکەونە دۆخێک دۆکە تەنانەت ئۆتۆ ئاسیمیلاسیۆن لە کوردستانیدا پێش دەکەوێت لە ئەنجامی ئەم سیاستی تەکتیبکردنی دەوڵەتەوەکانی کوردستاندا بەڵام هەرچۆن لە نێو هەموو بوونەوەرێکدا گیان لە بەرێکدا میکانیزمی سروشتی خۆپاراستنی هەیە بەو شێوەیە دەبینیت لە کۆتاییەکانی چارەکە سەدەی کۆتایی سەدەی بیستەمدا تەفگەرێک لە کوردستان سەرهەڵ دەدات کە مرۆڤ دەتوانێت بڵێت ئەم تەفگەرە سەرهەڵ بوژانەوەی سروشتیانەی بەرگری خۆی لە بەرامبەر هەوڵدانەکان بۆ تواننەوە و لە ناوبردننی گەری کورد بۆ لە کوردستاندا و ئەم هەوڵدانە ئەم تەفگەرە بێگومان لەو ڕۆژەیە کە دەستی پێکردو هەتاکو ئێستاکە ئەگەرچی لە سەرەتادا هەوڵدانەکانی خۆپاراستنی تەنیا لە چوارچێوەی کادیرەکانی خۆیدا بووە لە سەرەتادا بەڵام دەبینی لە دوای قەڵەمبازی پازدەی تەباغ ئەم هەوڵدانە بەرفراوانتر دەکرێت و ئاستی گەلێری و کۆمەڵگای کوردستان لە خۆی دەکرێت و هەڵبەت لەوێت لێرەدا زۆر گرنگکە ئێمە ئاماژە بە خاڵێک بکەین هەوڵدان یا ئەنجامدان یا کردەوەی بەرگری خۆی یا پاراستنی ڕەوا شتێک نییە کە تۆ بڵێ وەڵام من ئەوە هەڵمەتێک بوو ئەنجامدا و تەواو بوو بە پێچەوانەوە کارێکی بەردەوامە کارێکە هەوڵدانێکە ئەنجامدانێکە کۆڵەکەیەکی سەرەکی نەتەوەی دیموکراتیکە کە ژیان و ئازادی هیچ کۆمەڵگایەک بەبێ هەبوونی پاراستنی ڕەوایە بەرگری خۆیی گەرانتی ناکرێت بوونی نییە لەو چوارچێوەیەدا دەبینیت لە ماوەی 30 ساڵی ڕابردووە 40 ساڵی ڕابردووە لە کوردستان شەڕێک بۆ بەرپرسجانەوەی ئەو هێرشانەی کە بە ئامانجی لە ناوبردنی گەری کورد پێش دەکەوێت ئەنجام دەدرێت و بە تایبەتیش لە دوای گۆڕانکاری لە پارادیگما و جیهانبینی و گۆڕانکاری لە تاکتیک و استراتیژی تەفگەری ئازادیگەری کوردستاندا بە تایبەتی لەژێر لە ڕووناکی ئەو پارێزنامانەی کە ڕێزار ئۆجلان لە ئیمراڵی دەری دەخات گۆڕانکاریەکی جدی هەم لە چوارچێوەی سروکتۆری ڕێخستنیدا و هەم لە نێرین تێوری و ذهنیەتدا بۆ پاراستنی ڕەوا پێش دەکەوێت کە ئیدی نەکتەنیا بە گروپێک یان بە ئارتەشێک کە پێشتر وەکو لە نێو گەیلەکانی کوردە نێو ئەرتەشی ڕزگاریگەری کوردستاندا خۆیان بەڕێخستن کرده بوو وانە دەکەوێتە ئاستی گەلەری ئیدی لە نێو کۆمەلگادا هەموو کۆڵانێک هەموو گەڕەکێک هەموو گوندێک هەموو شارێک و هەموو یەکینەیەکی پێکێنەری ئەو کۆمەڵگایە هەوڵدان دەکەن بۆ ئەوەی کە ببن بە خاوەن یەکینەی پاراستنی خۆیان لەو چوارچێوەیەدایە کە دەبینین بە تایبەتی کاتێک خۆبڕێوەبەتی دموکراتیک یا سیستمی کۆنفدرالیزمی دموکراتیک بە پێناسەی تایبەتی خۆی دەکات و لایەن تەفگەری ئازادی دو هەوڵدان بۆ پێشخستنی دەکرێت ئیدی هێدی شانەکانی پاراستنی ڕەواژ لە کوردستان دادەمەزرێن لەلایەن گەرەوە لایەن بە تایبەتی لەلایەن جوانانەوە وەکو ئێوەش لە سەرەتای بەنامەکەدا لە پێشەکیکەدا ئاماژدان پێکرد ئەمە زیاتر لە تەفگەری جوانانی شۆڕژگێر و وڵات پارێزدا وەکو یە دەگەهە لە باکووری کوردستان لە سەرەتای ساڵی 2013ەوە پێشکەوت پێش دەکەوێت هەتاکو دەکاتە ئەو واستەی وەختێک و کە قۆناغی چارەسەری پرسی کورد ئەو قۆناغی کە لە دوای نەورۆزی 2013ەوە دەست پێشخەری ڕێزار ئۆجلان لە باکووری کوردستان دەستی پێکرد بەڵام دەوڵەت تورکیا بەڕەتکردنەوەی ڕێکەوتنی دۆڵمە باخچە پاشەک شەی لێکرد ئیدی دەکەوێتە وەستەی کە وەکو یەپەسە بگەون بە
ڕێخستنێک بە خۆ بە ڕێخستنکردێک لە ئاستی کە بەرحاڵ کورتەی باسەکەیمە هەتا ئێستا ئەوەیە کە یەکەم کە پاراستنی ڕەوا وەک پارادێگما یەپەسە لە ژێر ڕووناکایی تیۆری ڕێزدار ئۆجلان کە خۆبەڕێوەبەری دیموکراتی کە هەڵی بژاردووە دوایەوەش گرێدراوێکی خۆڵی بە خەتی فکری هێڵی فکری ڕێزدار ئۆجلان هەیە بەڵام ئێستا پرسیاری ئەوە بکەین کە بۆ یەپەسە دامەزرا بە تایبەتی دەزانین کە هەلومەرجێکەیە بڵێن یەپەسەی تێدا دامەزرا و ئەلانێ کرد هەلومەرجێک بوو کە پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان لە تورکیادا نەما بوو و دەوڵەتی ئەردۆغان شەڕێکی حملایەنەی لە دژی گەلی کورد ڕاگەیاند یانە شەڕێکی بەربڵاو ئەو هەلومەرجەی کە یەپەسەی تێدا دامەزرا و بۆ چی بوو و بۆچی یەپەسە ڕاگەاندرا بەڵێ لە باکووری کوردستاندا لەگەڵ دەستپێکردنی قۆناغی چارەسەری پرسی کووردا لە ساڵی 2013دا ئەو کاتە ئەگەر بێتەوە بیرمان ڕێزدار ئۆجلان ئاماژێ بەوە کرد کە قۆناغێکی تێکۆشانی سیاسی بۆ بنیادانی سیستمی خۆپەڕێوەبەرایەتی لە کوردستان دەست پێ دەکات سیستمی خۆپەڕێوەبەرایەتی دیموکراتیک بۆ تێگەیشتن لەم سیستەمە بۆ تێگەیشتن لەوەی کە ئەو استراتیژیەک ئێستا تەبگەری ئازادیگەری کوردستان هەوڵدان دەکات بۆ پراکتیزەکردنی پێویستە کە مرۆڤ خۆی لە تئۆری و خوێندنەوە باوەکانی ئەو خوێندنەوە باوانەی کە لەژێر کارتێکەری سیستمی دەسەڵات و دەوڵەتدا بۆ بەرگری بۆ خۆپاراستن بۆ کۆمەڵگا تەنانەت بۆ ئازادی بۆ دموکراسی بۆ کولتور بۆ زمان بۆ سیاست بۆ یاسا بۆ سەرجەم ئەوانە دەکرێت خوێندنەوەی تایبەتی بۆ بکرێت چونکە چاواشەکاری زۆر گەورە کراوە هەموو ئەمانە بە شێوەیەک ڕێک خراونەتەوە کە لە بەرژەوەندی سیستمی دەوڵەت و دەسەڵات بپارێزن جا بۆیە لەو چوارشێوەیەدا لە کوردستاندا لە نەورۆزی 2013 هەڵبەت بەر لەوەش هەوڵدان هەبوو تێکۆشان هەبوو بۆ ئەوەی کە ئەم سیستمەکە بەڵام بە چڕی لەوە دواتر هەوڵدان کرا بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوەی کە تێکۆشانێکی سیاسی تێکۆشانێکی دیموکراتیک پێش دەخرێت بۆ ئەوەی کە ڕفۆرم لە یاساکانی دەوڵەتی تورکیادا ئەنجام بدرێت کە پرسی کورد بە شێوازێکی سیاسی دیموکراتیک چارەسەر بکرێت بەڵام لە پاڵ ئەوەدا دەبێت کۆمەڵگا خۆی ئیرادە بتوانێت خۆی بەڕێوە ببات خۆ بەڕێوەبردنەکە لە ئەساستا ئامانج بوو یانە چارەسەری پرسی کورد گەیشتنی گەلی کورد بە ئاستی خۆ بەڕێوەبردنە یعنی بە ئاسی خۆ ئیدارەکردن و خۆ بەڕێوەبردنە لەو چارچێوەیەدا تێکۆشان هەچوون پێشتر ئەنجام درراوە بە شێوەی شارێکی ویلایەتی یاچەکداری ئەوجا بە شێوەی سیاسی دەستی پێکرد و لە ئەنجامی ئەوەدا دەبینین مەجلیسی گەل یا مەجلیسی کۆڵانەکان دادەمەزرێنرێت کۆمونەکانی نێوشارەکان و گوندەکان دادەمەزرێنرێت مەجلیسی گەل بناخەکانی هەوڵدان بۆ ڕێکخستنی شێوازی سیاست شێوازی کولتوری هەوڵدان بۆ دامەزراندنی کۆپەراتیڤەکان لە کوردستان یا ئەو تەعاونیەکان لە باکووری کوردستان دادەمەزرێن بۆ ئەوەی کە کۆڵەکەیەکی سەرەکی خۆبەڕێوەبەری دیموکراتیش ئابوووریە لە پاڵ ئەمەدا هەوڵدان دەستی پێکرد بۆ ئەوەی کە کۆمەڵگاش ببێ بە خاوەن سیستمی بەرگری لە خۆی کە لە فۆرمەکەی گەیشتە ئەواسەی کە لە ئاسی یەپەسەدا ئەنجامدرا هەڵبەت ئێمە دەبێت ئەوە باش بزانین تەفگەری ئازادیگەری کوردستان نایەوێت دەوڵەتێک دامەزرێنێت هەوڵدانی نییە بۆ ئەوەی دەوڵەتێک دامەزرێنێت هەوڵدانی بۆ ئەوەیە کە کۆمەڵگای گەلی کورد و کۆمەڵگاکانی دیکە جواتەکانی دیکەی کوردستانی و تەنانەت جواتەکانی ڕۆژهەڵاتی ناوین بگەن بە ئاستی خۆبەڕێوەبردن و سیستمی دیموکراتیک و ئازادی خۆیان دابمەزرێنن سیستمە جا بۆیە لەو چارچێوەیەدا دەبینین وەختێک و هەوڵدانەکان بۆ بە ئەنجامگەیاندنی چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکەوە بە شێوەیەکی شێوەکان ڕەت دەکرێتەوە ڕێکەوتنی دۆڵ و باخچە ڕەت دەکرێتەوە ئاکەپ هێشتا وازی لە سیاسەتی نکولی لە ناوبردننی وشکی گەلی کورد نهێناوە هێشتا بە شێوەیەکی قوڵ دژمنایەتی گەلی کورد دەکات هەوڵ دەدا بۆەوەی گەلی کورد لە ناو ببات و لە ئەنجامدا هەموو ئەو ڕواڵەتە نەرم و ئەو پێواژوەیەش کە ئەو نیەت باشی و هەوڵدانانەی هەم ڕێبەر ئاپۆ و هەم تەفگەری ئازادیگەری کورد بۆ چارەسەری پرسی کورد لە چوارچێوەی بەرژەوەندی تەسکی خۆی و سەرکەوتنەکانی لە هەڵبژاردنەکاندا دەخواست بخوازێتەوە وەختێک و لە هەڵبژاردننی حوتی حوزێراندا سەر نەکەوت شەپۆلێکی نوێی هێرشی ئەوجا بە شێوەیەکی
چەکداری بۆ سەر کوردستان دەست پێ کرد کاتێک ئەم هێرشە دەستی پێکرد و مەجای هیچ شێوە سیاسەتێک هەوڵدانێک بۆ تێکۆشانی سیاسی لە کوردستان دانەمەزرا کاتێک کە شارەکانی کوردستان گەمارۆ درابوون کاتێک هەموو ڕۆژە فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا چیاکانی کوردستانی بۆمباران دەکرد لە هەموو گەڕێکێکدا ئیدی پایەگایەکی پلیس وەکو ئەوەیەکی خۆیان پێ قەلەقۆڵ و قەرەقۆڵی پلیس لە نێو شارەکاندا لە نێو گەڕەکەەکانی کوردستاندا دروست دەکرا بەناچار یەکینەکانی پاراستنی سڤیل بۆ پارێزگاریکردن لەو سیستەمە یا بۆ بەرجەستەکردنی بۆ پاراستنی ڕەوای گەلی کوردستان دامەزرێنران و ڕاگەیاندەکانی خۆشیان وەکوەوە ماژەواتە زۆر بە کورتی دەتوانین بڵێن لە ماوەی پرۆسەی چارەسەریدا و پێشتریش لە باکووری کوردستان لە بەشێک لە باکووری کوردستان بڵێن لە بەشێک شارەکاندا سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتیک هەندێک لە بنەماکانی بۆ نمونە دروستبوونی کۆپەراتیڤ پێکێنانی کۆمۆنەکان ئەو دەم لە هەر باژێر و ناوچەیەکیشدا بە پێی بڵین هەلومەرجی ئەو ناوچەیە باری ئۆکۆلۆژیە باری دیکەیە بەشێک لە بنەماکانی خۆبڕێوەبەری دیموکراتی دامەزراوە بەڵام کاتێک کە پرۆسی ئاشتی تێک دەچێت کاتێک کە دەوڵەتی تورک هێرشێکی بەربڵاو دێنێت لێرەدا پێویستە یەپەسە دادەمەزرێت بۆ پاراستن لەو دەستکەوتانەی کە هەبوون بۆ پاراستن لەو بنەمانەی کە لە شێوەی خۆبڕێوەبەری دیموکراتیکدا لە شارەکانی کوردستان لە ئامەد جەزیرە نووسیبین گەڤەر حەزەک و شەرناخ دامەزراوە ئێستا باسی ئەو بکەین کە ئەوانەی کە ئەم پاراستنیان کرد یانە یەپەسەیەکان کێبوون بەتایبەتی ئێمە لە زۆر ڕاگەیاندراودا ساڵی پارەکە یانە لە مانگی جولای بەدواوە گوێبیست دەبووین کە بۆ نمونە ئەمڕۆ کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی جەزیرە بەشداری یەپەسە بوون لە ڕاگەندراوێکی تیکەدا دەبینین مەسەلەن ئەمڕۆ کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی دیجلە لە ئامەد بەشدار بوون وا دیارە کە بەشێکی بەرچاو لە بڵین گەنجانی شۆڕژگێری یەپەسە چژن چپیا و خوێندکاران بوون پرسیاری ئەوە بکەین کە بەگشتی یەپەسەیەکان کێ بوون بێگومان یەپەسەیەکان جوانانی نێو ئەو کۆمەلگایە بوون جوانانی نێو کۆمەلگای کوردستان بوون و تەنانەت جوانانی ئەو جوانە ئازادی خوازانە بوون کە لە چوارچێوەی سیستمی خۆبەڕێوەبەرایەتی دیموکراتیکدا لاقی یا کۆڵەکەی بەشی پاراستنی ڕەوایان لە ئەستۆگرتە بوو ئەو جوانانە بوون لە کوردستاندا ئەگەر بڵین ئەمانە چۆن بووە یان چۆن دەبێت ئەو جوانانە تێن ڕێک دەکەن بەو ئاستە لە نێو کۆمەلگای کوردستاندا هەموو کاتێک هەروەکو ئێستاکەش هەیە بۆ خۆپاراستن هەموو کاتێک چەک و ئەسلحە لە ئارادا بووە بۆ تایبەتی ئەمە لە باکووری کوردستان زۆر زاقترە شایە لە بەشەکانی دیکە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای ئەوەی کە شاڵاوی جمهوری ئیسلامی ئێران هاتەوە گەر بە ناچاری هەندێک چەک وەساکانی خۆیان شاردوێتەوە یان بە شێوەیە کەمتر بووەتەوە بەڵام لە باکووری کوردستاندا هەستا ئێستاکەش لە زۆر شوێن لە زۆر گوێن لە زۆر ناوچە لە زۆر شار خەڵک خاوەن چەک و ئەسلحەن ئەمانە بە تایبەتی وەختێک و دەگەنە ئاسی ئەوەیش لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو تا وەختی پەروەردە دەکرێن لەسەر بنەما فکری و فەلسەفیەکانی خۆبەڕێوەبەرایەتی دیموکراتیک و چەمکی پاراستنی ڕەوا لە ئەنجامدا وەختێک و هێرشێکی بەربڵاوی نکۆڵی لە ناوبردن بۆ تێکشکاندنی ئیرادە و بۆ تەسلیم وەرگرتن وەکو ئەوەی کە لە کۆبوونەوەی 30 ئۆکتۆبری ساڵی 2014دا لە کۆنسەی ئەنجومەنی ئاسایشی نێتەوەی تورکیادا پلانی بۆ داڕێژا و پلانەکە ناوی چۆک پێدادانی گەلی کوردیان ئەوەی کە چۆکیان پێدا دەدەین تەسلیمیان وەردەگرین بۆ بەرپرسجانەوەی ئەمە جوانانی کورد دەستیان بە چەکرد چونکە ڕێگایەکی دیکەیان بۆ نەما بوو هەڵبەت ئەمە دەڵێ لەلایەن هێزەکانی پاراستنی گەلیشۆ پشتیوانیان کرا بێگومان پشتیوانیان کرا بەڵام لە ئەساسدا جوانانی نێو کۆمەلگای کوردستان بوون و نەکتەنیا جوانانیش خەڵکی ئەو گەڕەکانە ئەو شوێنانەی کوردستان بوون کە لە بەرامبەر شاغڵاوی بە چۆکدادانی کەری کوردستاندا بەرخۆدانی کە ڕەوایان ئەنجامدا و وەکو سەرجەم دنیای شاهدی بۆ کرد ئەوەی کە هەتاوەکو تەنانەت لە نێو ژێرزەمینەکانی شاری جزیرەشدا بە سەدان ئینسان سووتێنران و هەتا دوای دڵۆپی خۆیان بەرخۆدانیان کرد و نوێنەرەکەیان کە سەرۆکی مەجلیسی شاری جزیرە بوو ڕایگەیان بە جیهاندا وگوتی ئێمە چۆکماندا نەدا بە سەرجەم گەلی کورد و مرۆڤایەتی شانازی بە ئێمەوە بکات لە بەرامبەر ئەو هێرشانەدا بۆیە لە ڕاستیدا ئەوانەی کە بەرخۆدانیان کرد ئەوانەی کە یەپەسەیان پێکێناوە و یەپەسە هەیە ئێستاش ئەو جوانانن کە یا ئەو گەلەن کە بەڕامانی خۆبەڕێوەبەرایەتی دیموکراتیک پێگەیشتوون
و باڵی پاراستنی ڕەوای کۆمەڵگەی کوردستانیان لە ئەستۆ بووە. باش یەپەسە دەزانن کە لە ڕۆژی یەکەمەوە یەپەسە کچان و کوڕانی شۆڕژگەر بوون هەڵبەتە لە باری ئەتنیکیەوە هەر کوردیش نەبوون گەنجانی دیکەی ئەتنیکی دیکەش لە ناویاندا هەبوو بەڵام هاوکات یەپەسەی ژنانی دامەزرا یانە یەپەسەیەک تایبەت بۆ ژنان و یەکینەکانی پاراستنی ژنانی سڤیل بڵین یەپەسە ڕۆڵی ژنان لێردا بە تایبەتی دەزانین کە لە باکووری کوردستان ئەو کولتورە وا دیارە جێگەی گرتووە یانە هەر ڕێکخراوێکدا دەمەزرێت بەبێ ڕێکخراوی ژنان ممکن نییە یان ڕێکخراوێکدا دەمەزرێت بۆ ژن و پیا و ژن و پیاوی تێدایە بەڵام هاوکات ژنان بۆ پاراستنی بڵین مافی ژنانی خوانیان لە ڕوانگەیەکی بڵین فەمینیستیەوە دیسانەکە ڕێکخراوی خۆیاندا دەمەزرێن ڕۆڵی ژنان بەگشتی لە ناویە پەسەدا چی بووە؟ بێگومان ڕۆڵی ژنان ڕۆڵێکی بەرچاوە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ڕێبەراپۆ لە پارێزنامەکانی خۆیدا بە دەیان جار ئاماژەی بەوە کردووە کە هەتاوەکو ژن ئازاد نەبێت کۆمەڵگا ئازاد نابێت هەتاکو کۆمەڵگایەکیش بە ئازادی نەگات ناتوانێت گوزارە لە ناسنامە و هەبوونی ڕاستەقینەی خۆی بکات. ژنان وەکو یەکەمین نەتەوەکان وەکو ئەو پێناسەیە کە بۆی دەکرێت وەکو یەکەمین ئەتنیکە چەوسێنراوەکان لەنێو کۆمەڵگادا بەشداربوونیان لە ئەرکی خۆپاراستنی ڕەوادا ڕۆڵێکی سەرەکی دەگێڕێت چونکە لە کەسایەتی ژندا لەنێو کۆمەڵگادا سیستمی دەوڵەت و دەسەڵات دەیەوێت بە هەموو شێوەیەک بەرگری ڕەوا و هاوڵدان بۆ خۆپاراستن لە بەرامبەر ئەو هێرشانەی کە دەکرێت یان ئەو هەوڵدانانی بۆ تەکتیبکردن دەکرێت پوچ بکاتەوە بۆیە جێگرتنی ژنانی جوان یا جێگرتنی ژنان لە نێو ڕێزەکانی یەپەسەدا هەرچۆن لە ماوەی ڕابردووشدا بینیمانە نوێنەرایەتی چەمکی پاراستنی جەوهری کۆمەڵگا لە بەرامبەر هێرشی دەرەوەدا دەکەن ژن ڕۆڵێکی مێژووی لە دەستەرشانە ڕاستە لە نێو کۆمەڵگادا ژن و پیا و پێکەوە دەچەوسێنرنەوە بەڵام لە ڕاستیدا زیهنیەتی باوی دەوڵەت و دەسەڵات لەسەر ئەساسی چەوساندنەوە و تێکشکاندنی ژن دامەزرێنراوە بۆ دەڕێیوە چونکە ئێمە دەزانین یەکەمین کۆمەڵایەتی بوونەکانی مرۆڤ لە دەوروبەری ژندایک دروست دەبێت و یەکەمین دامەزراوەکانی دەوڵەت و دەسەڵاتیش لەسەر ئەساسی زیهنیەتی پیا و دروست دەبێت شەڕی نێوان ئەم دوو دامەزراوەیە هەتاوەکو ئێستاکە مرۆڤ دەتوانێت پێناسەی بکات بە تێکۆشانی کۆمەڵگا لە بەرامبەر هەوڵدانی داگیرکردنی هەوڵدانی دەست بەسەراگرتن یا سەپاندنی هێژمۆنیتی دەوڵەت و دەسەڵات بەسەر کۆمەڵگادایە بۆیە لە درێژایی مێژوودا بەرخۆدانی گەلێریانەی سرجەم نەتەوە بەندەستەکان چینە چەوساوەکان کۆیلەکان هەموو چینە توێژەکانی کۆمەڵگا بە پێناسەیەکی دیکە مرۆڤ دەتوانێت وەکو بەرخۆدان و تێکۆشانی گەلێریانەی ژن ناودێری بکات لە ڕۆژی ئەمڕۆژدا ئەمە ڕۆڵاتێکی ئاینیتر دەبینێت بۆ نمونە من دەمەوێت ئاماژە بە یەک کاڵ بکەم کاتێک لە ئیمرالی لە ساڵی 2013دا 2014دا شاندی هەدەپە و شاندی دەوڵەت تورکیا لە ئیمرالی لەگەڵ ڕێزار ئۆجراندا چاوپێکەوتنیان ئەنجام دەکرێت لە یەکێک لە چاوپێکەوتنەکاندا ڕێزار ئۆجران باسی کوشتن و کۆمەڵکوشتکردنی ژنان لە تورکیا و باکووری کوردستان دەکات ئەندامی شاندی دەوڵەت کە ئێستاکەش لە کتێبەکانی لە کتێبی نۆتی هاودیدنەکانی ئیمڕالیدا چاپ کراوە کە هەر کەسێک بیوێ دەتوانێت بچێت وەکو سەر چاوەش بیبینێت لەوێدا نوێنەری دەوڵەت پێی دەڵێ ئەتۆ هاتوو ئێمە هاتوون لێرە باس لەسەر چارەسەری پرسی کورد دەکەین پرسی ژن چ پەیوەندێکی بەسەر پرسی کوردەوەیە ڕێزار ئۆجران دەڵێ ئەمن نابم بە ئەندامی دەوڵەتێک یان کۆمەڵگایەک کە تێیدا کۆمەڵکوژی ژن ئەنجام دەدرێت لە بەرامبەردا لە کاتێکدا کە تۆ دەبینیت ڕێزار ئۆجەلان تەبگەری ئازادی گەلی کوردستان کۆمەڵگای کورد کۆمەڵگای گەلانی تورکیا نوێنەرایەتی تێکۆشانی زیهنیەت یا کۆمەڵایەتی بوونی ژن دەکەن هەر لە هەمان کاتدا لە کاتێکدا کە ڕێزار ئۆجەلان ئەو گوتانەی لە ئیمرالی پێشکەش دەکرد ئەردۆغان لە مەیدانەکاندا دەقیران دەیگوت دەبێ هەموو ژنێک سێ منداڵ بێنێت ژن دەبێت لە ماڵەوە بێت ژن دەبێت موتی یا پەیڕەوی پیاوەکەی بێت ژن دەبێت ئاوا بێت ژن دەبێت ئاوا بێت پلانی بۆ ژن دەکێشە بۆیە جێگرتنی
ژنان لە نێو یەکینەکانی پاراستنی زەویدا هەرچۆن وەکو لە بە ڕۆژاوای کوردستان لە نێو یەکینەکانی پاراستنی ژن یە پەژەدا دەبینین یا لە سەرجەم شاخ و لقەکانی تەفگەری ئازادی گەری کوردستاندا لە کوردستان و تەنە ئێستاش لە ئاستی جیهاندا دەبین یەکینەکانی ژن چ لە ئەمریکای لاتین لەسەر ئەساسی فکری پاراستنی ڕەوا یا ڕامانی ڕەزار ئۆجەلان پێش دەکەوێت خۆیان پێش دەخەن جێگرتنی ئەوان خاوەن ئەو گرنگیە. کەواتە یانە جەندەر بەشداری ژنان لە یەپەسەدا و دامەرزاندنی یەپەسەی ژنان بۆ خۆی دەگەڕێتەوە بۆ جەندەر وەکو یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی خۆبەڕێوەبەری دیموکراتیک هەروەک چۆن پاراستنی ڕەواژێکێک لە کۆڵەکانێتی. بەڵام ئێستا ئەگەر هەندێک بەوردی یان بڵین باسی یەپەسە و چالاکی یەپەسە لە شارەکاندا بکەین یانە بڵین لە ڕاستیدا چالاکیری بەرگری لە بەتایبەتی لە ناوەندی شارەکاندا دەزانین لە سووری ئامەدەوە تا بڵین گەڤەر و نووسیبین و شەرناخۆمانە بۆ نمونە لە شارێکی وەکو گەڤەردا یعنی 82 ڕۆژ بەرگری دەکرێت لەلایەن 300 گەنجەوە گەنجی شۆڕژگێرەوە لە بەرامبەر 10,000 سوپای تورکیادا. بەڵام پێم باشە ئەیانە ئەم مێژووریە کە ئەم لە ماوەی چەند مانگێکدا یا بڵێن لە ماوەی نیو ساڵدا ئەلبەتە ئەم ئێستاژ یەپەسە هەر بڵێن لە تێکۆشان بەردەوامە یەپەسە و بەرگری ڕەوات تاو نەبووە بەڵام بەشکل و شێوەی جێراوجە بەردەوامە. بەڵام ئەو 5-6 مانگەی کە بڵین تورکیا بە جۆرێک یانە ئەرتشی تورکیا لە بەرامبەر گەنجان وەکووتم مەسم بۆ نمونە لە گەڤەردا تەنیا 200 گەنج لە بەرامبەری 10,000دا بەگشتی ئەوەی کاگەر وەکو کرۆنۆژی باسی بکەن کە چالاکی و بەرگری گەنجانی یەپەسە لە شارەکانی باکووری کوردستاندا چۆن بوو. بە دڵنیاییەوە مرۆڤ دەتوانێت بڵێ ئەو بەرخۆدانەی کە لە زستانی 2015-2016 لە کوردستاندا لە ژێرناوی بەرخۆدانی یەپەسە لە شارەکانی جزیرە سوور کەربۆران نسەیبین گەڤەر میدیات و سلۆپی لە باکووری کوردستاندا پێشکەوت یەکێ لە لاپەڕەزیێڕین و شکۆدارەکانی مێژووی تێکۆشانی ئازادیخوازی گەلی کوردە. دەڵێ چۆن دوت ماشاکە ئەو جوانانەی کە لە نێو یەپەسەدا بەرخۆدانیان کرد بەرگریان لە هەبوون لە کەرامەتی گەلی کورد کرد لە بەرامبەر کێدا بەرخۆدانیان کرد لە بەرامبەر ئەرتەشێکدا لە بەرامبەر گروپێکدا لە بەرامبەر چەکدارەکانی ساداتدا چەکدارەکانی سادات هەمان فۆرمی بەسیجی بەڵێ هەمان فۆرمی بەسیجی جمهوری ئیسلامی کە لەلایەن ئاکەپە و ئەردۆغان و لە باکووری کوردستان و تورکیادا دامەزرێنراون هەمان ئەو کەسانە بوون کە لەسەر پردی ئەستانبول سەری سەربازی ئەرتەشی تورکیان سەربڕی لە بەرامبەر ئەمانەدا بەرخۆدانیان کرد. ئەمانە هەڵگری چ زیهنیەتێکن هەڵگری هەمان زیهنیەتی داعشن. توتماشا کە لە کۆبانی بەرخۆدانێک پێش دەکەوێت لە بەرامبەر زیهنیەتی داعشدا لە بەرامبەر زیهنیەتێکی بارباریدا لە بەرامبەر زیهنیەتێکەکەت کە سەر دەبڕێت تەجاوز دەکات کاورکاری دەکات ترس و تۆقاندن پێش دەخات و ئەو داعشەی کە ئێساکە لە ئاستی جیهاندا ناسراوە داعش کێ پشتیوانی لێ دەکرێت دەوڵەت تورکیا پشتیوانی لێ دەکرد ئاکە بە پشتیوانی لێ دەکرد ئێستاکەش لێ دەکات باشە زیهنیەتی داعشی لە نێو ئەرتش تورکیا لە نێو ئاکەپەدا هەمان شتە ئەو بەرخۆدانەی لە باکووری کوردستان لە شارەکانی باکووری کوردستاندا پێشکەوت لە بەرامبەر زیهنیەتی داعشیدا پێشکەوت لە بەرامبەر زیهنیەتی داعشی ئاکەپەیدا پێشکەوت بۆیە دەبێ ئێمە باش خوێندنەوەیکی باشمان بووە ئەو بەرخۆدانە ئەو شکۆمەندە هەبێت لە ڕاستیدا لە کوردستاندا پێشکەوت یعنی لە کوردستان لە بەرامبەر ئەرتەشێک کە هاتووە پیلانی چۆک پێدانانی گەلی کوردی پێیە تێکشکانی ئیرادەی پێیە هیچ سنوورێک لە بارباڕیەتدا ناناسێت تەجاوز پێش دەخات ئێمە دیمەنەکانی ڕوودکردنەوەی شەروانانی ژنی یەپەسەمان لەبیر نەچووکە لەلایەن تورکیاگەر لە بیرت بێت بۆ نمونە ئەنەوەی یەکێک لە نمونە بەرچاوەکانە لە شاری ئامەد لە گەڕەکی سووردا تایلچی وەکیل و پارێزەر لەوێدا بە ڕۆژی ڕووناک لەلایەن بڵین بەکرێک گیراوان یا کەسانی داعشی سڤیلەوە لە ڕاستیدا چیرۆر دەکرێت ئەسەدوڵڵا بەڵێ لێرەدایەکە بۆ نمونە ئەو بەرخۆدانێکە لە سووردایانە ئەو هەلومەرجەی کە یەپەسەی تێدا دامەزرێت بۆ بەرگری لە سوور و بەرگری بڵین لە خەڵکی سوور ئەمە بە جۆرێک لە تەواوی شارەکانی باکووری کوردستاندا هەبوو
بەتایبەتی ئەوەی کە باماژت پێکرد گروپەکانی سادات ئەوەش زۆر گرنگە بەتایبەت لە کاتێکدا لە ڕۆژاوای کوردستان داعش لە هێرشدا بوو داعش تێک دەشکان پاشماوەی داعش یا بڵێن کەسانی نزیک بە داعش و دواتریش لە کوردستان دەرکەوت کە ئەوان کێن لە کوردستاندا بەجلی سڤیلەوە بەجلی سەربازیەوە یا بڵێن هاوکات لەگەڵ ئەرتەش و پۆلیسی تورکیادا بەڵام لە ڕاستیدا یان ئەگەر بینەمە باسی لەباری سەربازی و باسی ئەو بەرگریە بکەین بۆ نمونە لە گەوەر باسی ئەوە دەکرێت کە هەر بینایەک و یەک تۆپیوەکەوتووە یانە ئەو گەڕەکەی کە شەڕوانانی یەپەسەی لێ بووە هەر بینایەک و یەک تۆپ یانی یەک بینای دیکە نییە کە لەو گەڕەکەدا یانە بەرخۆدانێکی ئاوەکراوە لە ماوەی 82 ڕۆژدا بەگشتی تۆ ئەگەر بڵین لەباری سەربازیەوە گروپێک یانە گروپێکی وا بچوو گەنجانەیەکی مەسەلەن هەتا ژمارەی 200 و 300 ناوەندی شارێک دەگرن و لە ماوەی 3 مانگدا لە ماوەی 4 مانگدا بەو شێوەیە بەرگری دەکەن بەڵام ئەگەر پرسیارەکەمانەوە بڵین لەباری سەربازیەوە ڕەنگە زۆر ئەوە نەبێت بەگشتیانە تەنانەت ئەو بارەش کە چۆن بڵین کاریگەری لەسەر ئەرتەشی تورک لەسەر بورەی مەسەر سەربازانی تورک لەسەر دەوڵەتی تورکت لە کاتێکدا کە ئەو بەس ڕەنگە بەرنامە و تەرحی شەڕی لەگەڵ گریلا و لەگەڵ دەرەوەی شارەکانە بوو بەڵام تۆ پێت وایە ئەمە کاریگەریەکی لەسەر خودی بەرنامە پلاکانی دەوڵەتی تورکیا کرد هەڵسیاوەش لە ساڵی 1937 بەدواوە لە کاتی سەرهەڵدانی دێرسمدا کە فڕۆکەکانی ئەرتەشی تورکیە شارێکی نێو سنووری سیاسی تورکیە یا شارێکی کوردستانیان بۆمباران کرد هەتاوەکو ساڵی 2016 کە فڕۆکەکانی ئەرتەشی دایکەری تورکیا نسیبینیان بۆمباران کرد فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا هیچ شارێکیان بۆمباران نەکردبوو هەڵبەت دوای ئەوە کودەتا ئەنجامدرا هەندێک فڕۆکە لە مەجلیس تورکیاندا و هەلیکۆپتەرەکان لە مەجلیس تورکیاندا جودا ئەوەی کە وەکو دەوڵەت لە بەرامبەر گەلدا لە بەرامبەر بەرخۆدانی کەلێریدا ئەنجامی بدات ئەنجام نەدرا بوو دەوڵەتی تورکیا لە بەرامبەر تەنیا چەک کلاشینکۆف و چەکی سووکی جوانانی یەپەسەییدا کە لە نێو شاردا لە چوارچێوەی یەکینەکانی پاراستنی سویددا خۆیان بەڕێخستن کردبوو تۆپی تانک و زرێپۆش و تەنانەت فڕۆکە و هەموو جۆرە تیکنیکێک کە ئێستا تەش تورکیا لە بەدەستدا بەکاری هێنا لە ماوەی ئەو بەرخۆدانی کە بۆ نمونە لە سوور ئەنجامدرا یان لە نسێبین ئەنجامدرا لە گەڤەر لە سرۆپی لە کەربۆران ئەنجامدرا سەرڕای ئەوەی کە بە هەزاران وەکو ئێوەشە سەرەتای ئەمەش پێکرد لە سەربازان و چەتەکانی ئەسەدوڵڵا و ساداتی سەر بە ئاکەپە و داعشیەکانی ئاکەپە لەو شاراندا کوژان و تێکشکێنران بەپێی بیلانچۆی یەپەسە 2282 کەس بڵێن لە هێزە ئەمنیەکان سەربازەکانی تورکیا کوژرا و دوو ئەوەندەش بریندار بوون و زیاتر لەوەش لە نەخۆشخانەکانی پیسکۆلۆگیدا یا نەخۆشخانی ئەوانەیە کە تووشی نەخۆشی دەروێنی بوون چووکە لە بەرامبەر ئەو بەرخۆدانەدا بەتایبەتی ئەوانەیە کە بە پارە گیرا بوون یان ئەو چێتانێک کە بە ئامانجی غەنیمە وەرگرتن هێرش دەکەن لەسەر شارەکانی کوردستان بەڵام ڕوبەڕووی بەرخۆدانێکی بەو شێوەیە دەبنەوە لە ئەنی پیسکۆلۆژی دەروونیەوە تێکچوون ڕەوانەی نەخۆشخانەکانی دەرونی کران لە ڕاستدا ئەوەی کە لە گرنگ ئەوەیە ئێمە ئەوە باش بزانبین ئەو بەرخۆدانی کە جوانانی کورد لە نسێبین سوور لە سلۆپی لە جززیرە لە گەڤەر ئەنجامیاندا بەرخۆدانێک بوو کە ئیرادەی گەلێکی نیشاندا کە هەوڵی خۆپاراستنی خۆی دەدات بژاندنەوەی سروشتی بەگیریکردن لە خۆیی گەلێک بوو کە بە درێژایی مێژوو بە تایبەتیش لە دوای دامەزرانی دەوڵەتەوەی تورکیەوە ڕوبەڕووی هەموو جۆرە هێرشەکان بۆتەوە بۆ بە ئاماجی ناوبردن و قڕکردن بەڵام دیسانیش هەوڵ دەدا خۆی بپارێزێت و ئەم تێکۆشانە شکۆمەندە بۆ دەڵێم لاپەڕەیەکی زیێڕین شکۆمەندی تێکۆشانی گەری کوردە چونکە لە بەرامبەر ئەو هێرشانەی کە بۆ بە چۆکدادان ئەنجامدرا بەرخۆدانێکی وا پێشخرا کە دەوڵەتی تورک ئەرتەشی دەوڵەتی تورکیای ناچار بەوە کرد کە دان بە دۆڕاندنی خۆیاندا لە کوردستاندا بنێن دەڵی چۆن دەدەن بە خۆ دۆڕاندنی خۆیاندا بدەن بڕوانە لە دوای ئەوەی کە بەرخۆدانی یەپەسە لە کوردستاندا پێشکەوت لە ناوەڕاستی مانگی تەموزی ئەمساڵدا لە تورکیا کودتایەکی سەربازی پێشکەوت کودتا سەربازیەکە چۆن پێشکەوت شەڕی نێوان باڵەکانی نێو خۆی ئەرتەش و دەسەڵات بوو لە تورکیادا ئەگەر دەوڵەتی تورکیا و حکوومەتی ئاکەپە وەرتش تورکیا لە بەرامبەر بەرخۆدانی جوانانی یەپەسەی لە زیرە لە سوور لە نسێبین سەر بکەوتانە بێگومان
کودتای سەربازی لە تورکیادا پێش نەداهات چونکە ئەوانەی کە کودتای سەربازیان ئەنجامدا ئەوانە بوون کە لە کوردستان لە بەرامبەر یەپەسەدا سەر نەکەوت بوون و لەلایەن دەسەڵاتەوە فەرمانداری گشتی ئەرتەشی تورکیا لە کوتاچیەکان خولوسیا کار و ئەوانە چونکە لە بەرامبەر بەرخۆدانی یەپەسەدا سەر نەکەوت بوون لەلایەن ناوەندی دەسەڵات و دەوڵەتەوە لە ئانکەرا بۆ دەردەنران ئێمە دەبێت ئەوە باش بزانین کە ئەو هێزەی کە لە تورکیادا ئیقتدار بەدەستەوە دەگرێت ئەگەر لە بەرامبەر بەرخۆدانی گەلێری لە کوردستاندا سەر نەکەوێت کودتای لە بەرامبەردا ئەنجام دەدرێت میکانیزمی کودتاکان لە تورکیا هەموو کاتێک بەو شێوەیە بووە هەموو کاتێک دەسەڵاتێک کە لە ناوەند لە تورکیادا دادەمەزرێن ئەوەڵین ئامانجی ئەوەیە کە بەرخۆدانی گەلێری خۆزایی بەرگری خۆی لە کوردستاندا تێک بشکێنێت ئاکەپش بە ئەمان شێوە هاتە سەرکار ئێمە دەبێت لە بیرمانەجی ئاکە بە ساڵی 2001 دامەزێنرا بەڵام لە ئۆکتۆبری ساڵی 2002 دەسەڵاتی بەدەستەوە گرت هیچ پارتێکی سیاسی لە تورکیادا یان لە شوێنێکی دیکەدا بەو شێوەیە قاچقاسان ناتوان دەسەڵات بەدەستەوە بگرێت چۆن ئەمانە دەسەڵاتیان بەدەستەوە کرد بە گوتنی ئەوەی کە ئێمە ئاکەپەیی لە هەموو کەسێک زیاتر دەتوانین دوژمنایەتی گەری کورد بکەین و لە هەموو کەسێک زیاتر باشتر دەتوانین تەفگەری ئازادی گەری کورد تێک بشکێن بۆیە دەوڵەت دەسەڵاتیان لە تورکیادا بەدەستەوە کرد بە تەنیا حیزبیش لە ساڵی 2002دا جا بۆیە وەختێک و لە بەرامبەر بەرخۆدانی یەپەسەدا سەر نەکەوتن تماشای دەکەیت لە نێوخۆدا شەڕی ئەوە دەست پێ دەکات شەڕی نێوخۆیی دەست پێ دەکات و کودتای سەر بکە کودتای سەربازی 15 تەموزی 2016 بەڵگەیە بۆ ئەوەی کە دەوڵەتی ئاکەپە و ئەرتەشی تورکیا لە بەرامبەر بەرخۆدانی یەپەسە و بەرخۆدانی ڕەوای جوانان یەپەسەی شارەکانی کوردستاندا سەر نەکەوتن باشە هاوکات دەزانین کە یەپەسە لە بڕێک لە شارەکاندا دوای ئەوەی کە بڵێن هێرشی هۆبانە دەستی پێکردووە وتمان بۆ نمونە لە گەڤەر ماڵێک نەبوو لەسەر پێوە بێ هاوکات لە نەسەبین بە هەمان شێوە کۆمەڵکوژی ڕوویدات و لە زۆربەی شارەکان کە بڵین بەرگری یەپەسە هەبوو کۆمەڵکوژی ڕوویاندا بە شێوازی جۆرا و جۆر لاش بۆیە یەپەسە لە هەندێک شاردا بڵین کۆتایی بە چالاکی سەربازەکانی خۆی هێنا بە شێوەیەکی فەرمی لە ڕاگەندراوەکاندا وەک بۆ پاراستنی خەڵکی سڤیل یانە پاراستنی زیاتری خەڵکی سڤیل بەڵێ بەگشتی وە لە هەندێک شاریش ئەسن بەڕێوە نەشویان لە هەندێک شاردا ئەسەلەن بڵین یەپەسە خۆی ڕانەگەیاندیا بڵین ئەوە نبوو بەگشتی ئەگەر لە دووە کاتەکانی بەرنامەدا باسی ئەوە بکەین یەکەم بۆ بڵین بەرخۆدانی یەپەسە هەموو شارەکانی باکووری کوردستانی نەگرتەوە دوو ئەوەی کە یەپەسە لە هەندێک شاردا کۆتایی بە چالاکیەکانی خۆی هێناوە بەڵام یەپەسە هەر بەردەوامە هاوسێوەش لە کوردستان دەمەوێت نمونەیەک بێنمەوە ئێوەش لە بیرتان بێت ئەوانەی کە خەرمانیان هەبوو خەرمانیان گەرم دەکرد بە هەر بایەک کە دەهات ئەگەر خەرمانەکانیان شان بکردای مرۆڤێکی ڕێزدار نەبوون لە کوردستان لە کوردستان بای شەماڵ کە خەرمانی پێ شان دەکرێت معمولەن لە ڕۆژاواەوە بەرەو ڕۆژهەڵات دەڕوات وەختێک و بەرتێرەکانی یا تۆڵەکانی بەر خەرماندا دەنرێت کابرای شانکەر ئەگەر بایشی نەیەت لەبەر کەپری خەرمانەکەی دادەنیشێت یان ئەگەر ڕەشەبای بێت کە باکە بە هەموو لایەک دەدەڕوە ئەو ڕۆژە شان ناکات بەڵام ئەوانەی کە شان بە هەموو لایەکدا بە هەموو بایەکدا دەکەن جێگای ڕێز نین تایبەتمەندی کارکتەری مرۆڤی کورد ئەوەی کە لە بەرامبەر تاسیر وەرگرتو لە سیستمی دەوڵەت لە سیستمی دەسەڵات یا کارکتەری چینی ناوین ئەو ئەوانەی وردە بۆژوایی لە کوردستاندا وای کرد بەرخۆدانی یەپەسە لە هەموو شارەکانی باکووری کوردستاندا پێش نەکەوێت هەندێک چاوەڕێ ئەوە بوون کە بزانن بە کام لایەدا سەر دەکەوێت ئەگەر بەرخۆدانی یەپەسە لە شارەکاندا سەر بکەوێت ئەوە بایان دەداوە بەلای یەپەسەدا ئەو پەستنی یەپەسەیان دەدات ئەگەر دەوڵەت تورکیا بەو شێوەیە بێت شارەکان کاول بکات و بێژێت بە شێوەیەک لە شێوەکان یەپەسە چارەکانی خۆی لە نێو شارەکان بۆ ماوەی کاتی لەبەر پاراستنی ئەو سڤیل و مەدەنیانەیان ئەو ژن و منداڵانەی کە لە نێو شارەکاندا بوون کۆتایی پێبێنێت ئەو جا هەڵ بدەن بەوەی گوای یەپەسە تاوانبار بکەن و پاڵ بدەن بە پاڵی دەوڵەتەوە بۆیە دەبینین ئێمە دەبێت باش بزانین یەکێک ئەوەی کە هەموو کۆمەلگای کوردستان هەتاکو ئێستاکە پەروەردە لە ئاستی پەروەردەیدا لە ئاستی فکریدا نەگەیشتونێتە ئەو ئاستی کە لە سیستمی بەرگری ڕەوا خۆیان تێ بکەن خۆیان لە زیهنیەت و تێڕوانینەکانی دەوڵەت و دەسەڵات خاوێن بکەنەوە لە چەمکی دەوڵەت دەسەڵات وەکو چۆن وەکو تایبەتمەندیەکی خراپ
کە دەگوازرێتەوە بۆ مرۆڤەکان ئەمانە بووەتە هۆکاری ئەوەی کە یەپەسە لە هەندێک شوێندا بۆ نمونە لە هەندێک شاردا پێش نەکەوت بۆ ئەوەی نمونەی دێرکاچیای مازی لە ئارادایە یان لە شارەکانی دیکە هەیە ئەگەر لە شارەکانی دیکەش بە هەمان شێوە گەل یان جەماوەر پشتیوانیان لێ بکردایەت وەکو ئەو کاتێک بەرخۆدانی کۆبانی پێشکەوت لە بەرامبەر چەتەکانی داعشدا کە لە هەموو شارەکانی کوردستاندا چ لە ڕۆژهەڵات لە باشوور لە باکوور لە ئەوروپا لە بەرامبەر ئەو هێرشەدا بەرخۆدانێکی گەلهری جەماوەری پێشکەوت و مڕاڵ و هێزیدا بە ئەوانێکە لە کۆبانی بەرخۆدانیان دەکرد لە شارەکانی دیکەی باکووری کوردستانیشدا بە هەمان شێوە ئەم تێکۆشانە پێشی بخستە یان لە باشووری وڵاتەوە لە ڕۆژهەڵاتەوە لە شوێنەکانی دیکە کە کورتی دەدەشین هەوڵدان بکردای بۆ پشتیوانیکردنی لەمە بێگومان ئێستاکە قۆناغی دیکەیە بوو بەڵام هەموو ئەمانە بەو واتایە نییە کە ئێمە بڵێن وڵا یەپەسە هات شەڕێکرا شارێکی کوردستان ڕووخا و تەواو بوو وچوو نا ئەمە پرۆسەیەکە دەستی پێ کردووە بەر لە یەپەسەش لە کوردستاندا بەرگری ڕەوا بەرگری خۆی هەبووە بە یەپەسە فۆرمی گرت تێکۆشانێک ئەنجام درا بەرخۆدانێکی شکۆمەند لاپەڕەیەکی زێڕین لە بەرخۆدانی گەل لە بەرامبەر بە چۆکداداداندا ئەنجام درا ئەو هێرشانە یا ئەو پلانەی پوچەڵ کردەوە و لە ئێستاش بەوداوە هەرچۆن ئێستا دەیبینین یەپەسە دیسان چارەکەەکانی بەردەوام دەکات و گەلی کورد بە شێوەزی جوداجودا دیسان پاراستنی باشە یەپەسە هەر بەردەوامە دەزانین کە لە پەسە لە هەندێک باژێر و بڵێن هەرێمی باکووری کوردستاندا بەردەوامە بەڵام تۆ پێت وایە وەکوتم کۆتایی بەرنامەکەی وەکو دوا پرسیاریش تێنەگەیشتنێک کە لە یەپەسە هەبوو بێت ئەوەی کە بەتایبەتی ئەگەر تۆ لە ڕوانگەی خۆتەوە یا لە بڵین لە جۆرێکی دیکە لە یەپەسە بڕوانی ڕەنگە تووشی خراپ تێگەیشتن بی ئێمە باسی ئەومان کرد یەپەسە کاتێک بۆ نمونەگە لە سووری ئامەددا دەمەزرێت سووری ئامەد بۆ خۆی چەند ساڵ پێشتر بە شێوەی سیستمێکی خۆبەڕێوەبەری دیموکراتیک بەڕێوە چووە کاتێک کە هێرش بۆ سەر ئەم سیستمە دەهێنرێت گەنجان پارێزگاری لەم سیستمە دەکەن واتە یەپەستە لێرەدا بوونێکی ئەوەیە یا ڕەنگە لە هەندێک شار ئەسەلەن بڵێن پێشوەچوونی فکر و پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکرات نەگەیشت بێتە ئاستێک کە پێویستی بە دامەرزانی یەپەسە هەبێ یا پێویستی بە بەرگری ئەوە هەبێت بەڵام بەرحاڵ ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە خراپ تێنەگەیشتن بەگشتی لە کار و خەباتی یەپەسە ئێوە ئەو تێنەگەیشتنە چۆن لێک دەدەنەوە زۆر بە کورتی سپاس دەکەن وەکو لە سەرتاشدا ئاماژە پێکرد تێگەیشتن لە کار و چالاکی یەپەسە پێویستی بەوەیە کە تۆ خۆت لە خوێندنەوە باوەکانی دەوڵەت دەسەڵات جیا بکەیتەوە لە ئەرتەشی منەزەمی دەوڵەتێک پاراستنی ڕەوا ناکە ئەرتەش بۆ بەس بەرژەوەندی دەوڵەت بەرژەوەندی چینێکی تایبەت دەپارێزێت تو ئەگەر بەو مەنتەلیتەیە بەو زیهنیەتی کە ئەرتەشێک دادەمەزرێنرێت یا دەوڵەتێک دادەمەزرێنێت بێت ماشای یەپەسە بکەیت بەرخۆدانی یەپەسە بکەیت لە سەداسە تووشی هەڵا شیرۆڤەکردن و ئەنجام وەرگرتنیش دەبیت لەو ئەگەر لەو پەنجەرەوە تۆ تماشاکەیت لە پەنجەرەی زیهنیەتی دەوڵەت و دەسەڵات و تۆ تماشای بکەیت بە هیچ ئەنجامی ناکەیت بۆ ئەوە دەبێت خۆت لەوە خاوێن بکەیتەوە دەبێت شیرۆڤەکردنی یەپەسە بەرخۆدانی یەپەسە لە چوارچێوەی زیهنیەتی خۆبەڕێوەبەرایەتی دیموکراتیکدا بێت لە چوارچێوەی پارادیگمای و جیهانبینی خۆبەڕێوەبەرایەتی دیموکراتیکدا بێت کە لە دەرەوەی دەوڵەتە کە لە دەرەوەی زیهنیەتی دەوڵەتە کە کۆڵەکەی سەرەکی هەیە کە خوێندنەوەی تایبەتی خۆی بۆ ژیانی کۆمەڵگا هەیە کە بە تایبەتی دەمەوێت لە کۆتاییدا ئاماژە بۆ بکەم کە لە سیستمی خۆبەڕێوەبەرایەتی دیموکراتیکدا کۆمەڵگا و ئازادی کۆمەڵگا بەبێ هەبوونی پاراستنی ڕەوا بەردەوامی پێ نادرێت ئەگەر ئەمڕۆ بۆ نمونە لە کۆتایی دەمێت ئەو خاڵش ئاماژە بکەم ئەگەر ئەمڕۆ پرسی کورد چارەسەر بکرێت ئەگەر ئەمڕۆ لە باکووری کوردستاندا دەوڵەت تورکیا بێت مەسەلەی کورد چارەسەر لەگەڵ دەوڵەت تورک و تەفگەری ئازادی یاگەری کورد بە چارەسەریەک بکەن یا لە بەشەکانی دیکەیشدا بە چارەسەری بکەن ئەوە بۆ مانایە نییە کە هێزی پاراستنی ڕەوای کورد نامێنێت هێزی پاراستنی ڕەوا یەپەسە هێزی بەرگری خۆیی هەموو کاتێک هەرچۆن خڕۆکەسبیەکانی لاشی مرۆڤ هەتا ئەو کاتێک کە مرۆڤ دەژی پارێزوانی بە شێوەیەکی بەردەوامی پارێزوانی لە جەستەی مرۆڤ دەکەن یەکینەکانی پاراستنی ڕەوا ڕۆڵی هەمان خڕۆکەسبیەکانی کۆمەڵگا دەگیرن کە بە بەردەوامی پارێزوانی لە بەرامبەر هێرشە چەکداری دەرونی ئاپوری و هێژمونیەکان بۆ سەر کۆمەڵگادا دەکەن سپاس بۆ تۆ ڕۆژنامەوان شۆرمەریوان سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش
پێداچوونەوەیەک بوو بە سەر شۆڕشی گەنجانی یەپەسەیی لە ماوەی ساڵی ڕابردوودا لە شارەکانی باکووری کوردستان کە لەم شۆڕش و بەرخۆدانیەدا 363 کوڕ و گەنجی شۆڕشگەری گیانیان بەخت کردووە. لە ئازادی بۆ ئازادی بژین ماڵتەنەوە.